کارەسات ڕووی داوە لەم وڵاتە ینی کە منداڵێکە هەرزەکارێکە کارەساتێکی تاوانێکی وای کردوێتەوە بەدە گەوران ناکرێت وەلە ئەنجامی چی کاکە لەسەر مۆبایلێکی سوێسار هەرزەکار ڕەفیقی خۆیان دەکوژن دووسێشان دوور لە حاشە هەموو لایەک تەعدا لە ڕەفیقی لە منداڵێکی گسکەی 18 ساڵان دەکەن دەشی کوژن کارەساتی گەورە گەورە ئەو لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی ئەوەی کە نە دامەزراوە فەرمیەکانمان پەروەردەیەکی دروست هەیە بۆ پەروەردەکردنی ڕۆڵەکانمان وەکو باسم کرد لە خانەوەدەکانیشمان کەمتر ئاگامان لە ڕۆڵەکان لە منداڵەکانی خۆمان هەیە کەمتر چامان لەسەری هەیە کەمتر ئاگامان لێ دەبێت کاکە خوای گەورە بە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات سەمی خوای لەسەر بێ بۆ هاوڵەکانی جا ئەوە تەماشایکن ئەمە بۆ هەر کەسێکی کە بەرپرسە لە کۆمەڵە خەڵکێک هەر کەسێک باوک بێ دایک بێ برا گەورە بێ خوشکی گەورە بێ هەر کەسێک بە هەر زۆرە بەرپرسیارەتێک بێت لەوانەی خوار خۆی بەم شێوە بەرپرسیارە واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه خۆڕا بگرە ئارام بگرە ئارامگرتن لەگەڵ ئەوانەی کە لەگەڵدان زۆر گرنگە بە ئارامی و بەهێمنی و بەمەندی مامەڵە بکە هەر لە خۆ ئەوانەی کە لەگەڵدان وردە و دەفێری کۆمەڵێک دەرس و وانەی گەورە گەورە دەبن لا دەفەرمێ ولا تعد عيناك عنهم المقصد أم جزء آيات هي دەفەرمێ بە هیچ شێوەیەکی ئەی محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەخوا دەفەرمێ بە هیچ شێوەیەکی چاو لێیان بزر نەبێ هەمیشە چاو لەسەریان بێ ئاگات لێیان بێ کاکە بۆ دایک و باوکیشە بۆ برای گەورەشە ئەوە بۆ سەرۆکی حکومەتیشە ئەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانیشە ئەوە بۆ دادوەریشە ئەوە بۆ مامۆستای مەکتەبێشە بۆ هەر بەرپرسێکە کە یەک کەسی لە بەردەستدا بێت کە کاری لەگەڵ دەکات ئایا بۆیە دەڵم بەڕاستی پەروەردەی وڵاتی ئەم پەروەردە نییە کە لە سەرچاوەکەی لە ئیسلام و لەم شەریعەتە سەرچاوەک دەکات کۆمەلگایەکی زۆر دروست زۆر پێشکەوتوو زۆر خۆشگوزەران زۆر بێکێشە دروست دەکات ئەگەر بەرپرس ئاوا چاوی لە خەڵکەکەی خوارخۆی بێ ئاوا لەگەڵیان بێ دیارە کۆمەلگایەکی نەوعی دروست دەبێت کە جێگەی ئومێد و جێگەی هیوا دەبێت بۆ دوار ڕۆژمان بابەتێکی کە ئاماژەیەکم پێکرد بەڕاستی کە دەمەوێت لێرە ئەمە بە هەموو لایەک بگەێنم کە هەتا هوشیاری سەبارەت بە مافەکانمان لەم وڵاتە مافمان حەقەکانمان مافە یاساییەکانمان مافە ئاساییەکانی مرۆڤێک لە ژیاندا هەتا بەڕاستی ئاستی ڕۆشنبیریمان نەگەینە ئەوە کە ئێمە مافمان چێت لەم ژیانەدا لەم وڵاتەدا کە پێویستە وەکو مرۆڤێک ڕێزێگیراو بێ وەک مرۆڤێک هەموو مافە یاساییەکان و ئاساییەکان لە ژیانە بۆ دابین بکرێت لە ئاوە لە کارەبایە لە بیمەی تەندروستیە لە خۆشگوزەرانیە لە ڕێگابانی باشە لە هەموو ئەو پێداویستی و مافانەی کە بۆ مرۆڤێک پێویستن لە ژیانیدا پێویست ئەم هوشیاریە هەبێ بێزی لە مافە گەورەکانی تریش بەڵام بۆ زۆر باس کراوە بۆیە ناسمە سەری مافیەوە کە ئینسان هوشیار بێ وریا بێ کە پێویست بۆ هەیە کە میلەت وڵاتی خۆی خۆش بووێ خەڵک و وڵاتی خۆی خۆش بووێ بیپارێزێ ئاگای لێ بێ بەڵام ئەوە وەختێک دەبێ کە وڵاتیش کە دەوڵەتیش ئاگای لەو خەڵکەی بێ ئەم شتیتان بۆ بژێڕمەوە ڕۆژێک لەگەڵ لە ئەڵمانیا لەگەڵ ئەوە برادەرێکی ئەڵمان بوو کەوتە تەنیژ من لە ناو قیتار لە شاری دوسلدۆرف دەچین بۆ شتوتگارت سێ سەعاتە ڕێیە پرسیاری ئەوم لێ وتم کاکە تو دایک و باوکت ماون گوتی بەڵێ گوتم ئەدی دایانبینی هاموشۆت هەیە گوتی دەمزانی ئەم کۆمەلگایە لەم ڕوانەوە لە ڕووی ینی پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر لاوازە یا پسراوە نەماوە گوتی وڵات لە مێژن ئەمبینیون گوتی تەقریبەن
حەوت ساڵ دەبێت دایکم نەبینیوە لە عینی شارەکەی خۆشیان بوو 7 ساڵ گوتم باشە ئەخرەوە دایکەوە باوکە پێویست پێیان هەیە چۆن دەتوێت ینی ئەوالیان مستەغنی بووی کە دایک و باوکت نەبینی 7 ساڵ گوتی وەڵا پێویستم پێیان نییە گوتم چۆن پێویست پێیان نییە هەر بۆ لایانی عەتف و حەنان و یعنی تو کە ئەوانە ئەتویان گەورە کردو بەخێویان کردو ئاگیان لێ بووی گوتی وەڵای پێویستم پێیانی لەبەرەوەی ئێمە حکومەت لە جێی دایک و باوکە هەموو شتێکمان بۆ دابین دەکا ژیانی بۆ دابین کردوم دەم پارێزێ نەخۆش بم بەهۆی بیمەی تەندروستی هەیە لەوێندەر زمانی ئیجتیماعی هەیە سەحی هەیە وتی هەموو شتی لەسەر حکومەتە دەچمە قوتابخانە هەموو شتی بۆ دابین کردوم دوایی یا ئەوەتە کارێکم بۆ دەدۆزێتەوە کار دەکەم و ژیانێکی خۆشگوزەران دەژیم یا کارم دەست نەکەوێ خانوم پێدەدا و مەسەفێکیشم پێدەدا کە مانگانە پێی بژیم لە جێی دایک و باوکمە حکومەت ینی هەموو شتێکمە هەڵبەت ئەم نەزەریە ئەم بۆچوونە غەڵەتە وە کۆمەڵەشتم بۆ ڕوون کردەوە ئێستا لێرە پێویست نییە بەڵام لەمڕۆ ڕاستە کە بەڵێ دەسەڵات پێویستە مافە ئاسایی یاسایەکانی خەڵک دابین بکە بەڵام ئەوە دابینی ناکە دەبێت خەڵک هوشیار بێت کە ئەم مافان لە ئەو دەسەڵاتە هەیە بەخوا گۆڕانکاری ئەلێرەوە دەست پێ دەکات کاتێک خەڵک و میلەت هوشیار بێ و بزانێت کە ئەم ماف و ئەم حەقانەی هەیە پێویستە دابین بکرێ و هەوڵیشی بۆدا گۆڕانکاری و چاکسازی و دەستکەوتنی مافەکان لێرەوە دەست پێ دەکات بەڕاستی هەتا میلەت و خەڵک هوشیار نەبێ بە هەموو مافەکانی خۆی و هەوڵیشی بۆ نەدا بەڕاستی ناتوانێت گۆڕانکاری دروستکە زۆر لە وڵاتانە من هێندێک مێژویانم خوێندێتەوە گوتیانە قۆناغی یەکەمی شۆڕش و ڕاپەڕینەکان و دروستکردنی دەوڵەت و دامەزانی دەوڵەت و موسسات لەوە دەستی پێ کردووە کە خەڵکمان هوشیار کردووە بە مافەکانی و دوای بە ئەرکەکانیشی با بزانین داخۆ لەم قۆناغەدا ئەم گەنج و لاوانە پێویستە چی بکەن یەکەم شت بەڕای من ئەوەتان لە خەیاڵ بێ وڵاتان شتێکی بڕاوە بێ کە بۆ پرۆسەکانی هەڵبژاردن لە داهاتوودا هەرگیز کەم تەرخەم نەبن یەکێک لەو ئەرکانێک کە هەتانە بۆ ئەوەی کە بە مافەکانتان بگەن لە پرۆسەکانی دەنگدان بەشدار بن بەهۆی فەرامۆشکردنی خەڵکی لە ڕابردوودا بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا و دەنگدان دەبین ئەوەی لێ پەیدا بووە کە لێ پەیدا بووە کۆمەڵە خەڵکێک بە تەزویر و بە ساختەکاری و هێندە خەڵکیشان هەر هەیە دەنگیان پێ بدەن زۆرینیان هێناوە ئێستا هەرچی بیانەوێت دەیکەن هەرچی بیانەوێت ڕێی دەگرن هەر بە یاسا ئەوە بەشێکی دەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی خەڵک و بۆ ناهوشیاری خەڵک کە پێی وا بوو ئەگەر هەرچەند دەنگیش بدا بەڵام هیچ ناگۆڕێوان نییە ئەی کاکە بۆ ئەگەر ئەو زۆری دەنگ هێناوە با بە ساختەکاریش بێ هەندێکی بە تەزویریش بێ بەڵام بۆ گۆڕانکاری پێ دەکرێت بۆ ئەو دەنگی زۆری هێناوە کاریگەری هەیە بۆ ئێمە ئەگەر دەنگی زۆر بێن کاریگەری نابێ چۆن وایە با خەڵک بە زۆرینە و بەلێ شاو با دەنگت پێ بدە زابزام چۆن کاریگەری دەبێ ئەدی وڵاتانی کاکە هەمووی بە دەنگدانی خەڵک و بە شۆرش و بە ڕاپەڕینەکانی خەڵک کە جەماوەرێکی زۆر دژی دەسەڵاتێکی ستەمکار ڕاپەڕیوە یا دەنگی داوە گۆڕانکاری بۆ چۆن نەبووە دووەم من داوا دەکەم کە وردە وردە بۆ ئەوی پێ بگەن بۆ ئەوی کە زیاتر هوشیار بن لەو پرۆسانەی کە دێتە پێشەوە لە هاوکاریکردن لە پشتیوانیکردنی ئەو ڕێکخراوانەی خێرخوازیە هوشیاریە و ڕێکخراوەییە پێم باشە بەڕاستی بەشدار بکەن یانی تێدا بن هەوڵ بدەن بەجێ مەمێنن لەم ڕوانەوە هەوڵ دەن ئاستی هوشیاری خۆتان بەرزتر بکەنەوە باشتری بکەن و پێم باشە هێندە پرۆژەی خزمەتگوزاری هەیە یا هێندە پرۆژەی خێرخوازی هەیە مەرج نییە هەر ینی کەسێک پارەی هەبێ ئینجا تێدا بەشداری بکە دەکرێت وردە وردە ینی بەشدار بن لەم
لەم پرۆژانە بەشدار بن بە شێوەیەکی ئەندام بە شێوەیەکی هەڵسوڕێنەر بۆیە بەڕاستی ئەمە دەبێتەوە ئەوکە وردە وردە یەک دڵسۆزی و خەمخۆریت بۆ خەڵک وڵاتی خۆت پەیدا دەبێت وردە وردە دەچێت ناو کاری ڕێکخراوەیی و هوشیاری زیاتر بۆ پەیدا دەبێت و ئەم پێم وایە قۆناغێکی لە قۆناغەکانی پێگەیشتن و تێگەیشتن بۆ لە داهاتوودا ئەم گەنجەمان ئەم لاوەمان پێگەیەکی بەهێزتری هەبێت لە وڵات بۆ خزمەتکردن و بۆ گۆڕانکاری